الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. خوش حالم كلا درسي كلا شرح 40 نووي بخزمتان دقموا خواهي پروردگار تبارك وتعالى عاقبة خير من بكاتن وسربرز وسرفرازي دنيا وقيامت من بكاتن وأو درسانا بخات ترازوي حسنات من وقيشتنا فرمودي سيو ششم دفرمية عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة، ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة، ومن ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة، والله في عون العبد ما كان العبد في عون أخيه، ومن سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة، وما اجتمع قوم في بيت من بيوت الله يتلون كتاب الله ويتدارسونه بينهم إلا نزلت عليهم السكينة وغشيتهم الرحمة وحفتهم الملائكة وذكرهم الله في من عنده، ومن بطأ به عمله لم يسرع به نسبه. رواه مسلم. طبعا فرموديا وكو فرمودي ديكا كفرمودي سيو بينجم قاعدية زيرينا لشيوازي هالسكوت معاملة كردني مسلمانان لقال يكتروا ولقال غيري خوشيا لبروي براستي دين وكو بيغمبري إخوة عليه الصلاة والسلام فرمي الدين حسن الخلق، دين روشت أخلاق برزية لها السكوت معاملة دا لبرهندش بيغمبري إخوة عليه الصلاة والسلام كباسي گەنجێک دەکا کە دەچێتە داخوازی ئافرەتێک دەفەرمی ئیدا جاءکم من ترضون دینه وخلقه، ئەگەر کەسێک لە دین و لە ئەخلاقی ڕازی بوون فەزەویجوو. برا بەڕێزەکانی خۆم، وەڵڵی هەر کەسێک تەماشەی زۆر نوێژانی مەکە، تەماشەی زۆر ڕۆژوانی مەکە، تەماشەی زۆر عیبادەتی مەکە، تەماشەی ئەخلاق و ڕەوشتی ئەو ئینسانەی کە ڕۆژانە لەگەڵ موسڵمانان و لەگەڵ دەوروبەر و لەگەڵ جیران و لەگەڵ دایک و باوک و لەگەڵەوانە چۆنە. ئینسان بەوەی هەڵدەسەنجیندرێت. لەبەرەوە لە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەجێڕنەوە کابرایەک کێشەیەکی هەبووە، ئەویش دەفەرمێ چێ ئەو پیاوەی دەناسیتن، وەکو بڵێ چێ تەسکیەی دەکاتن. سەحابەیەک هەڵدەستی دەفەرمێ ئەمن ئەی ئەمیرەلموئمینین، دەفەرمێ چۆنی دەنادە؟ وەڵا ئەهلی مزگەوتە و ئەهلی نوێژە و پیاوێکی ئاو دەڵێ ئەوە تەسکیەیت وەرناگیرێت، جیرانەتیت کردووە، معاملەت لەگەڵ کردووە، سەفەرت لەگەڵ کردووە. بەوەی ئینسان بەو سێشتانە برا بەڕێزەکانی خۆم بەو خوا ئینسان دێتە سەر پلێت: سەفەرکردن، معاملە لەگەڵکردن، جیرانەتی کردن. لەبەرەوەی کە تەماشەکەین پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام زۆر تەشجیعی ئینسانی ئیماندار دەکا، ئینسانی مسلمان دەکا بۆی چاکەکار بێتن. بەڵام ئەوەش هەموو بە ضەوابطی خۆی کە دێینە سەری، بۆی کە ئینسان چی گوتی بەهەڵە لە چاکەکاری حاڵی نەبێت، کە زۆر چاکە هەیە بیکەی لە زیاتی پاداشت دەستکەوە گونەهبار دەبی. دێینە سەر تەفاسیلەکەی ئینشاءالله. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵاتو وەسەلام: من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة. طبعا هر حساب كتنفيس لزماني عربي تنفيسية كابراو كبلي چۆن دەستیان لەسەر دەوی دانابیتن، لووتیان گرتو بیتن، مەجالی هیچ هەناسە و مەجالی هیچ شتێکی نەمابێ، ئەتۆ دەستی لەسەر لاوێ کابرا هەناسەیەکی هەڵبنشیتن، چەندی پێخۆش دەبیتن. يعني كلمين نفسا يعني وسع. بلاو مصيبتي يجي لسر دفعكي جاءو مؤمنة بنكرشه ناوى
دیارنێکێ خزمتە جیرانتە هەر مسلمانێکی هاکەزاییە وجەزاء من جنس العمل ئەتۆ لە دنیا بەڵایەک دەفعکەی لەسەر مسلمانێکی لەسەر خزمێکی لەسەر برایەکی دایک و باوکی خۆت چکە نەفەقەی برای لەسەر برای واجب نییە برایەکتە پێویستی بە تۆ هاوکاری دەکەی دەستی یارمەتی و خوشکتە دەستی یارمەتی بۆ درێژ دەکەی بەڵام لە هەموو کەس ئەولاترن کە چاکیان لەگەڵ بکەی لەبەرۆ دەفەرمێ من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا كواتا جارێ دەبێت لەبەر چاومان بێتن ئینسانی ئیماندار هەتا لە دنیاە بەڵاو مصیبەتی زۆر دەوری دەدا ئەوەتان وەچ گوتی لە مێشتی خۆمان لە دڵی خۆماندا تۆماری هەتا لەو دنیایدای بەڵاو مصیبەتی زۆر دەورت دەدات ئەو بەڵاو مصیبەتانە لەوانەیە بەشێکی زۆری بە تۆ دەفع نەبن بە من دەفع نەبن بەڵام بەچێ دەفع دەبن بە برایەکی دیکە دەفع دەبێت هەندێک لەو بەڵاو مصیبەتانە ئیشکالێکی شەرعیە بۆ دروست دەبێت چێ دەفعی دەکات مامۆستایەکی لە خواترس شارەزە دێ مەسەلەن پرسیاری لێ دەکەی بۆ سەهل دەکات لە وەڵڵاهی ڕەبی خوای گەورە پارێزی لەگەڵ ئەو قسەی تو دڵم ئاوی خواردەوە کوڕە چەند بوو ئەمن زۆر متەڕەدید بوو بەڵاو مصیبەتی دیکە مەسەلەن دەبینی کێشەیەکت لەگەڵ خێزانت هەیە کابرا دێ دوو قسەی خێرتان بۆ دەکا لەگەڵ منداڵەکانت هەیە دوو قسەی خێرت بۆ دەکا لەگەڵ جیرانەکەی دوو قسەی خێرت بۆ دەکا قەزای مالیە قەزای وچ کابرای گوتی کۆمەڵایەتیە لە هەرچێک لەو قەزایانە ئەتۆ ببیە مایەی بەرزبوونەوە و لادانی بەڵاو مصیبەتێک و دڵخۆشیکردنی هەر ئیماندارێک هەر مسلمانێک خوای گەورە تەبارەک و تەعالە لەو کوڕەبی ڕۆژی دوایکەوێن درێژ ناخۆشیەکانی جۆرا و جۆرن لە یەکێک لەو ناخۆشیانە خوای گەورە تەبارەک و تەعالە ڕزگارت دەکات کەواتە برا بە ڕێزەکانی خۆم با بەو نیەتەی چاکەکار بین با بەو نیەتەی هەنگاو باوین هەر چاکەیەکت کرد بڵێ خوایە ئەوە من چاکەیەکم تۆمار کرد خوازیارم خوایە لە ڕۆژی دوایی یەکێک لەو قۆناغ و مەرحەلە سەختانەی کە دێنە پێش ئینسانی مسلمان و ئیماندار جا هەر لە زیندوو بوونەوەمان و ڕۆیشتنمان بەرەو حەرەساتی قیامەت و ڕاوەستانمان لە حەرەساتی قیامەت و لێپرسینەوەمان و چوون بۆ قەنتەڕە و چوون بۆ پردی سیڕات و پەڕینەوە لە پردی سیڕات و ئەو هەموو ئەوانە خوایە بۆمان ساهلکەی ئەوجا پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی دنیا ئەتۆ ئەنجامی دەدەی ئەوەی دوا ڕۆژ چێ لەسەرت دەفع دەکا خوا بە گەورەی و عەزەمەتی خۆی بۆ چکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دائیمەن پێی خۆشە ئینسان چ بێ چاکەکار بێت چ دەفەرمێ وەئەحسینوا چاکەکار بن ئین الله یحب المحسنین خوای گەورە چاکەکارانی خۆش دەبێت ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم کەلیمەی وەئەحسینوا یعنی چی یعنی بەردەوام چاکەی بکات چاکەیەکی مەکە بڵێ وەڵا چاکەیەکمان کردو جا تەواو بەسە یعنی لە بۆ بەردەوامیە وقولوا للناس حسنا دائما هم بفعل وأحسنوا بفعل بكردو بيكن هم بگفتاریش قسەتان خۆش بێت و ڕووخۆش بن و هم بقسە چاکەکار بن هم بکردەوەش چاکەکار بن ئەو جا دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ومن يسر على معسر يسره الله عليه في الدنيا والآخرة فرقشي زور لو مقطعي دا قال إياكم دفرمي من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا دفرمي نفس الله عنه كربة من كرب يوم القيامة نافرمي كربة من الدنيا ويوم القيامة من كرب الدنيا والقيامة يعني بس دفرمي أويك بلايك دفعك على سر مسلماني شي مشكلەیەکی لە کۆڵ کاتەوە خوای گەورە لە بەڵایەکی ڕۆژی دوای ڕزگاری دەکاتە بەس لەوەی دووەم ئەگە دیقەتتان لێ کردبێ دەفەرمێتی ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة ئەوەی کە وەکو بڵێ کار ئاسانیەک بکاتن بۆ کەسێک کە محتاجە کەسێک کە محتاجە جا ئەو معسر فەقیرێکە هەژارێکە کە توانای دەفعی ئەو بۆ نمونە قەرزدارە
توانای دانەوەی قەرزی نییە. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە باسی قەرز و ئەوانە دەکاتن قاعیدەی قەرز و پێدانی قەرز و دانەوەی قەرز و خوای گەورە چ دەفەرمێ وئین کانە ذو عسرة فنظيرة إلى مەیسەرە. ئەگەر ئەو کابرایە فەقیر بوو هەژار بوو فشاری لێ مەکە زەختی لێ مەکە لێی گەڕێ هەتا ئەو کاتێک کە خوای گەورە دەروی خێری بۆ دەکاتەوە. مەچوو بەرەو محکەمەی لێ بگری و حیای ببەی و جا وەڵا کەس قەرزی نەداتە فڵان کەسی و قەرز کوێرە و عولەما دەفەرموون معاملەکردن لەگەڵ ئەو کەسەی کە قەرزدارە لە حاڵەتێکیدا واجبە لە حاڵەتێکدا سونەتە. لەو حاڵەتەیدا واجبە کە کابرا قەرزداری تۆ بوو لەسەر ئەمری خوا و پێغەمبەری خوا وئین کانە ذو عسرة فنظيرة إلى مەیسەرە واجبە کە ئەتۆ دەبێت چاوپۆشی لێ بکەیت تا خوای گەورە دەروی خێری لێ دەکاتەوە. بەڵام بە شەرتێک زانایان دەفەرمون بزانێ کە بالفعل ئەو ئینسانە قەرز کوێر نییە پەرژینێکی قایم بێ سەختەچی نییە بڵێ وەڵاوە قاعیدەیە کە بۆ هەموو جارێ ماڵی خەڵکی بەو نەوەی بخواتن. ئینسانێکە مەبەستی دانەوەی قەرزەکەی بەڵام لەبەر دەستی نییە خۆت لێ ناشێریتەوە ڕقم تەلەفۆنی ناگۆڕیتن درێت دەگەناکە ناڵێ سبەی دینمەوە بەسەر خەم نەما بەسەر چاو دووسبەی تەماشە دەکەیت دووسبەی چی و سێ سبەی چی و چار سبەی چی و پێنج سبەی چی و ئەوە عولەما دەفەرمون دروستە بەرەو محکەمانیشی لێ بگری وەچ کابرای گوتی خەڵکیشی لێ ئاگادارکەوە بۆی کە خەڵک بیناسیتن قۆڵبڕ نەبێتن. یعنی کە زانیت پیاوێکی ساڵح و پیاوێکی ئەوەیە بەڕاستی دەبێت وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەو چاوپۆشی لێ بکە هەتا دەروی خێری لێ دەکرێەوە. ئەوەی کە سونەتە دەبینی کێشە لە مابەینی دوو موسڵمانانە لەسەر قەرز و لەسەر ئەو شتانە ئەگەرە تۆ ئیمکانێتت هەبوو بتوانی هاوکاریان بکەی و کێشەکەیان بۆ کۆتایی پێبینی نیعمەتێکی خوایە. جا لێرە عولەما دەفەرمون بۆ لێرانە خوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ومن يسر على معسر يسره الله عليه في الدنيا والآخرة لدنيا ولا قيامة خواهي قورا كار آساني بودكا دەفەرمێ لەبەرەوەی ئەوەی دومیان چاکەکردنە بەخشینی فەضائلە ئەوەی دومیان بەستیە لادانی خراپەیەکیە دائیمەن چاکە تەفضیلە کرێ بەسەر خراپەیدا چونکە خوای گەورە بۆ ئەحسین و چاکەکار بن خوای گەورە ئەو کەسەی کە چاکەکارە لە دنیایە چاکەی لەگەڵ دەکا و لە قیامەتێش چاکەی لەگەڵ دەکات. لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم ئەو کەسەی کە تۆ دەفعی خراپەیەکی لەسەر دەکەی بەس دەفعی خراپەکەی لەسەر کەوتۆ هیچ قازانجێکی وەکو کەئەنەما پێ نەبڕاوە. بەڵام تو لێرانە بۆ نمونە ئەنی یەکێک لە هاوڵان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ یان تابیعی ئەگە بە هەڵەدانە چووم دەوڵەمەند بۆ زۆر قەرزی داوەتە خەڵکی کە قەرزی داوەتە خەڵکی کاتبەکەی بان کرد وتی وەرە کوڕم ئەو سجلی قەرزدارانە هەرچی کە نەیبوو مودەکەی بۆ درێژکەوە ئەوەی کە دەزانی پێی نادرێ ڕشکەوە لەسەری بەشتم خوای گەورە تەبارەک و تەعالا چاوپۆشیمان لێ بکات و عەفومان بکات. کە وەفات دەکاتە دێتە خەوی ئەو پیاوەی دەڵێ وەڵڵاهی واستە بەو چاوپۆشیکردن و واستە بەو تەساهولەی بۆ خەڵکی خوای گەورە چاوپۆشی لێ کردم و خوای گەورە عەفوی کردم. چونکە ئینسان نازانی واستە بەچە خوا عەفوی دەکات و دەچێتە بەهەشت. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم بەڕاستی جارێ ئەو فەرمودەیەوە دەلیلە لەسەرەوەی کە ڕۆژی دوایی هەیە حەشر و حیساب هەیە لێپرسینەوە هەیە هەر دنیا ئەوە نی هەر ئینسان هەر تێیدا بیتن لەبەرەوە زۆر تەرکیز لەسەر چ دەکاتەوە تەرکیز لەسەر ڕۆژی دوایی دەکاتەوە. ئەو جا پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ومن ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة. ئەوش هەر کەسێک ئیماندارێک سترکە موسڵمانێک سترکە خوای گەورە لە دنیا و لە دوا ڕۆژدا ستری دەکات. ئەوەش تەفاسیلەکەی برا بەڕێزەکانی خۆ موسڵمانێکە عالمێکە داعیەکە بانخوازێکە ئینسانە غەڵەت دەکاتن برا عەزیزەکانی خۆ گوناهێک دەکات تاوانێک دەکات ئەگەر سترت کرد لە پێناو خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بۆی کە ئەو ئینسانە نەشێتن لە ناو کۆمەڵگە و مجتەمەعدا یان ئەو خەڵکەی کە گوێی لێ ڕادەگریتن خەڵکەکە پەرش و بڵاو نەبێتن لە دەوروبەری بۆی کە سوود و قازانجی بۆ خەڵک بێ ئەو خوای گەورە تەبارەک و تەعالا تۆ ستر دەکات لە دنیا و لە دوا ڕۆژدا. جا ئەو سترکردنە چ لە خودی خۆی بێ چ لە خانەوادەی بێ چ لە دینی بێ چ لە خولوقی بێ
بەڵام ئیوا هەیە پیشەیەتی خراپەکارە نابێ خراپەکار ستر بکرێتن دەبێ خراپەکار فەزع بکرێتن بۆی کە خەڵک بیناسیتن خوای گەورە تەبارەک و تەعالا چ دەفەرمێ وتەعاونوا على البر والتقوى بر و تەقوایە ئەو کەسەی کە مەسەڵەن بۆ نمونە تووشی هەفوویەکی دەبێت تووشی گوناهێکی دەبێت بە ئەنقەس نییە حاڵەتێکی زوعفی ئیمان بەسەری دازاڵ بووە پێویستی بە دەستگرتنێک قیت دەبێتەوە ئینسانە بەڵام ئەوەی کە بە ڕۆژانە مەسەڵەن بەردەوامەوە دەکا لەبەر هەندێش ئێستا زۆر جار بە تایبەتی ئێستانەکە کە خەڵک مەسەڵەن دەبینی ئیوا هەیە سایقە لەگەڵ ڕێزم بۆ سایقە باشەکان یعنی ئینسان پێعی بە جاری وا دەستی باوێتە سەر سوکانی هەرچی ئەخلاقی ئینسانە تێیدا نیە هەرچی ئەخلاقی شۆفێرە تێیدا نیە بەسەر خۆشی سیارەی داژواتن لە ناو کۆڵانان لە 80 لە 100 و لە 90 ئەوانە داژوە لەو لای مەسەڵەن دەبینی لە منداڵێکی دەدا کاورە وەڵا عەفوم کرد لە ڕێی خۆ کوڕە عەفووی چی کاکە گوناهت دەگاتێ عەفووی مەکە سزایەکی چاچی بدە بۆی کە ببێتە پند و عیبرەت لە بۆ خەڵکی وەڵا لەوەی کە عەفوو کراوە جا تەشجیعتر دەبێ و جارێک کاتە گەنەوەت ڕۆی بێکاتە 120 بۆی چاتری پان کاتەوە بەڵام ئەو جۆرە خراپەکارانە لە ناو کۆمەڵگە و مجتەمەعدا ئەگەر سزایەکی توندیان بەسەردا بسەپێندرێتن قەت ئەو تاوانانە دووبارە ناکەنەوە لەبەرەوەش خوای گەورە تەبارەک و تەعالا ودەفەرمێ ولا تعاونوا على الإثم والعدوان ئەو ئیثم و عدوانە کابرایەکی ستەمکار و کابرایە کە مەشهور بێ بە خراپە و خراپەکاری وەڵازا ئەها پێغەمبەرە فەرمێ عليه الصلاة والسلام ومن ستر مسلما ستره الله عليه یان حدیان بەڵگە و دەلیلی دیکە بینیتەوە عەفوو ستر بۆ خەڵکی چاکە بۆ خەڵکێک نییە کە وەچ کابرای گوتی پیشەی بێتن خراپە و خراپەکاری ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێ والله في عون العبد ما كان العبد في عون أخيه ئینسان هەتا لە هاوکاری خەڵکدایە دەستبارگرە بۆ خەڵکی سوود و نەفعی بۆ خەڵکی هەبێ خوای پەروەردگاریش تەبارەک و تەعالا هاوکاری و عون و ستری خۆی و وەکو بڵێ ڕەحم و بەزەیی خۆی هەڵناگری لەسەر ئەو عەبدەی لەبەرەوەی ئینسانی ئیماندار ئینسانی موسڵمان دائیمەن دەبێت چاکەکار بێ دائیمەن دەبێت نەفع و سوودی بۆ خەڵکی هەبێ و ئەگەر نەفع و سوودیشمان بە خەڵکی پێنەگەیەندرا دەبێ خەڵک پارێزراو بێ لە شەڕمان ئەوە شێچێکە لە سوود و نەفع و والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته لە دەرسی داهاتوو بەشی دووەمەکەی تەواو دەکەین خوای گەورە عاقبەت خێرمان کاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکات